گەنجانی شاری سلێمانی ئاسمانیان بە میزەڵانی ڕەنگاوڕەنگ و یاری ئاگرین ڕازاندەوە بە بۆنەی ڕۆژی جیهانی گەنجانەوە. ئەمەش لە چوارچێوەی فستیڤاڵێکدا بوو کە ڕێکخراوی ئەنجومەنی گەنجان لەژێر ناونیشانی گەنجان ئایندەمانن لە شانۆی ڕۆمانی ڕێکی خست بوو. ڕۆژی جیهانی گەنجانە خۆشحاڵین کە بتوانین کاتێکی پڕکەیف و شادی بێکەوە بەڕێبکەین. تیمی ڕێکخراوی ئەنجومەنی گەنجان کە هەمویان خۆبەخش بوون باسییان لەوە کرد ئامانجی فستیڤاڵەکە دڵخۆشکردنی گەنجانی شاری سلێمانیە. ئەمڕۆ بەشداریمان کردە بەم چالاکیە بۆ ئەوەی گەنجان دڵخۆش بکەین. ڕاستە زروف ناخۆشە هەنێک شتی ناخۆشی تایە بەڵام بەوەی لە ڕۆژی گەنجانە گەنجان شتێکیان هەبێت پێی دڵخۆش بن و ئەو شتانیان بیرچێتەوە ئەگەر تەنها بۆ ڕۆژێکیش بێت. سەرەتای فستیڤاڵەکە بە پێشەنگایەکی هونەری تابلۆ و کاری دەستی پێکرد کە لەلایەن خۆبەخشانی ئەنجومەنی گەنجانەوە بەرهەم هاتبوون. بەشداریم کردووە لەم پێشەنگایە کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی گەنجانەوە کراوەتەوە و بە کاری دەستی بەشداریم کردووە. کارە دەستیەکانیشم زیاتر لە کاری مێخەکات و ئەو شتانەیە هەنار و دروستکردنی کاری دەستیە ئەکسسوارات بۆ ئافرەتان و دڵخۆشم لەم ڕۆژە بەشداریم کردووە لەم چالاکیە. لەگەڵ ئاوابوونی خۆر چالاکی جۆراوجۆر و سەنجڕاکێش ئەنجام درا لەلایەن گەنجانەوە. پاسکیل سواریەکەمان هەیە، هونەری تایکواندۆمان هەیە، میوزیکمان هەیە و بەهرەمەندیشمان هەیە کە ئافرەتێکە خۆی یەتگۆرانی ئەڵێ ژێکێکە لە خۆبەخشەکان لەگەڵمانایە و چەند ئیشێکی دەستیمان داناوە پێشکەشمان کردو ئانش هەمووی لەلایەن خۆبەخشەکان و چەند کەسێکی کە کراوە. هونەری فەیس پینتینمان هەیە لەگەڵ پینتینی چەند لەوحەیە کە پێشکەش کراوە. نمایشێکی جلوبەرگی کوردی خانمانیش بە گەرمی پێشوازی لێکرا. جۆرە جیاوازەکانی میوزیک و سەما سیمایەکی ڕەنگاوڕەنگی بە فستیڤاڵەکە بەخشی بوو. فستیڤاڵی گەنجان ئایندەمانن لەلایەن خەڵکی شاری سلێمانیەوە بە گەرموگوڕی پێشوازی لێکرا و ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و بەتایبەتیش گەنجان بەشدار بوون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.